سڵاوتان لێبێ خۆشەویستان. کەعبەی پیرۆز شوێنێکە کە موسڵمانان لە هەموو جیهانەوە بۆ نوێشکردن ڕووی لێ دەکەن. شوێنێکە کە ساڵانە ملیۆنان موسڵمان تێیدا کۆ دەبنەوە بۆ ئەنجامدانی حەج و عومرە. بە سادەیی کەعبە پیرۆزترین و پاکترین شوێنە بۆ موسڵمانان، بەڵام شتێکتان پێ دەڵێم کە ڕەنگە تۆزێک سیر بێت لەلاتان. بە درێژایی مێژوو کەعبە شاید حاڵی ڕووداوە دڵتەزێنەکانی وەکو لافا و ئاگرکەوتنەوە بووە. لە نێو ئەم ڕووداوانەدا چیرۆکێک هەیە کە 46 ساڵ پێش ئێستا ڕوویداوە. لە ساڵی 1979 کەعبەی پیرۆز لە شوێنێکی ئارامەوە گۆڕدرا بۆ مەیدانی شەڕ، وە سەدان کەسگەر هەزاران نەبێت لە حەوشەکانی کەعبەی پیرۆز گیانیان لەدەستدا. ئەگەر دەتەوێت چیرۆکی داگیرکردنی کەعبە لەلایەن زوهەیمان و گروپەکەیەوە ببیستیت، تکایە لایکی ڤیدیۆکە و سەبسکرایبی کەناڵەکەتان بیر نەچێت. ئێستاش با دەست پێ بکەین. لە بیستەکانی سەدەی ڕابردوودا گروپێک لە سعودیا هەبوو کە خۆیان ناو دەبر بە برایانی گوێڕایەڵی خودا. ئەم گروپە تا ڕادەیەک لە ڕووی ئاینیەوە کۆنەپەرست بوون. لە دەرەوەش دژایەتی پاشاکانی سعودیایان دەکرد، دژایەتی بنەماڵەی ئال سعودیان دەکرد. هەر ئەم گروپە و بنەماڵەی ئال سعود چەندین جار پێکدادان و شەڕ لە نێوانیان ڕووی داوە. شەڕەکان زۆر بوون، بەناو بانگترینیان شەڕی ئەلسەبیل بوو لە ساڵی 1929. لەم شەڕەدا زیاتر لە 2000 کەس لە هەردوو لا کوژران. لە کۆتاییدا گروپی برایانی گوێڕایەڵی خودا شکستیان هێنا و تەسلیمی ئال سعود بوون. ئەوەی من دەمەوێت بیزانن ئەوەیە کە یەکێکە لە سەرکردە بەناو بانگەکانی ئەم گروپە، کەسێکە بە ناوی محەممەد بن سەیف العوتەیبی، و محەممەد بن سەیف العوتەیبی باوکی جوهەیمان العوتەیبیە. جوهەیمان لە ساڵی 1936 لە ناوچەیەک بە ناوی ئەلسازر لە دایک بووە. هەر لە گەنجیەوە کینەی لە بنەماڵەی دەسەڵاتدار بوو لە سعودیا. جوهەیمان العوتەیبی ڕوونە کە تەمەنی منداڵی بە ناڕەحەتی بەڕێ کردووە، چونکە جوهەیمان تا پۆلی چوارەم لە قوتابخانە مایەوە. دواتر لەو کاتەدا خوێندنی بەجێهێشت. هەر کەسێک لە پەروەردەدا سەرکەوتوو نەبێت لە وڵاتەدا ڕاستەوخۆ دەخرێتە ناو سوپاوە، و ئەوەش بەسەر جوهەیمان ڕوویدا. جوهەیمان العوتەیبی پەیوەندی بە سوپای سعودیەوە کرد و 18 ساڵ تێیدا مایەوە. دوای ئەوە جوهەیمان العوتەیبی خزمەتەکەی لە سوپا تەواو کرد. ئێستا خۆی بۆ ئاین تەرخان کردووە. جوهەیمان العوتەیبی پەیوەندی بە گروپێکەوە کرد کە دژایەتی ئەو کراوەی و گەشە سندنیان دەکرد کە لەو کاتەدا لە شانشینی سعودیا ڕوویدا. بیهێنە بەرچاوت کە تا ئەو ڕادەیە دژی هەر پێشکەوتنێک بوون لە وڵاتە ڕوو بدە. تەنانەت لە سعودیا کێبڵی پەیوەندی تەلەفۆنیان دەبڕیەوە، چونکە بە پێی بیرکردنەوەی ئەوان تەلەفۆن و پەیوەندیەکان کاری شەیتان بووە. هەر چۆنێک بێت جوهەیمان العوتەیبی لە سەردەمێکدا کەسێکی ناسی کە ناوی محەممەد بن عەبدوڵڵای قەحتانی بوو. دوای ئەوە پەیوەندی جوهەیمان لەگەڵ محەممەدی کوڕی عەبدوڵڵای قەحتانی پەرەیسەند و زۆر بەهێز بوو. تا ئەو ڕادەی جوهەیمان خوشکەکەی لەگەڵ محەممەد هاوسەرگیری کرد. پاشان جوهەیمان دەرفەتی بۆ محەممەددا کە بچێتە ناو ئەو گروپەی کە تێیدا بوو. محەممەدیش ڕازی بوو و پەیوەندی بەو گروپەوە کرد. جوهەیمان بەردەوام بوو لە ڕازیکردنی خەڵکی زیاتر بۆ ئەوی بچنە ناو هەمان گروپەوە، تا ژمارەیان بۆ نزیکەی 300 کەس زیادی کرد. 300 کەس هەمان بیرۆکەی توندڕەویان هەیە، و ڕۆژێک ئەم کەسانە خەریکی کۆبوونەوەیەک بوون و پێکەوە دانیشتە بوون. لە ناکاو جوهەیمان العوتەیبی دەردەکەوێت و پێیان دەڵێت: برایان گوێ بگرن، خەوێکم بینیوە. لە خەومدا ئەو کەسەی ئێستا لەگەڵمان دانیشتووە محەممەد بن عەبدوڵڵای قەحتانی مەهدی چاوەڕوان کراوە. کاتێک ئەم قسەی کرد سەرەتا کەس گرنگی بەو بابەتە نەدەدا. پاش ماوەیە کەسێکی تر لە هەمان گروپ هاتە دەرەوە پێیوتن: سەیرکە برایان، منیش هەمان خەونی جوهەیمانم بینیم کە ئەو کەسی ئێستا لەگەڵمان دانیشتووە محەممەد بن عەبدوڵڵای قەحتانی مەهدی چاوەڕوان کراوە. بێگومان کەسایەتی مەهدی چاوەڕوان کراو لە ئیسلامدا کەسێکە کە لە کۆتایی زەماندا دێت بۆ بڵاوکردنەوەی ئیسلامی ڕاستەقینە و نێشتنی گەندەڵی و نادات پەروەری کە هەیە لە دنیادا. یەکێک لە مەرجەکانی مەهدی چاوەڕوان کراو ئەوەیە کە هەمان ناوی پێغەمبەری هەبێت، درودی خودای لەسەر بێ. پێغەمبەر ناوی محەممەدی کوڕی عەبدوڵڵایە.
ئەم کەسەشی کە ئێستا لەگەڵیان دانیشتووە ناوی محەممەد بن عەبدوڵڵایە. لێرەوە جوهەیمان هات و پێی گوتن: برایان ئەو شتە دەبینن وا من دەیبینم؟ لە خەودا بینیم کە ئەو مەهدیە و ناوی پیاوەکەش بە ناوی پێغەمبەرەوە هاتووە، واتە ئەو مەهدی چاوەڕوان کراوە. ئەو کەسانی لەگەڵیدا دانیشتە بوون وردە وردە دەستیان کرد بە قەنەعەت پێکردن بە بیرۆکەکەی. جوهەیمانیش زیرەک بوو، چونکە دەستی کرد بە بەکارهێنانی دەقی ئاینی و فەرمودەی پێغەمبەران بۆ پشتیوانی لە پلانەکەی و بتوانێت بیرۆکەکانشی جێبەجێ بکات. ڕۆژێک جوهەیمان هاتە لای ئەم خەڵکە و پێی گوتن: سیر کە فەرمودەیەکم دۆزیوەتەوە، دەڵێت خودا لە سەرەتای هەر 100 ساڵ جارێک کەسێک بۆ ئەم میلەتە دەنێرێت کە ئاینەکەی بۆ نوێ بکاتەوە. ئەم چیرۆکەش کە من باسی دەکەم لە ساڵی 1400 کۆچیدا ڕوویداوە. بۆیە لێرەدا هەموو لایەنەکانی چیرۆکەکە بە شێوەیەکی قەنەعەت پێکەر بوو. بۆیە ئەو خەڵکی لەگەڵیدا دانیشتە بوون کە 300 کەس بوون بەیعەتیان بە محەممەد بن عەبدوڵڵا القەحتانی داوە لەسەر بنەمای ئەوەی کە ئەو مەهدی چاوەڕوان کراو بووە. پاشان زوهەیمان العوتەیبی بینی کە 300 کەسی لەگەڵدایە و قەنەعەتیان بە بیرۆکەکەشی کردووە. بۆیە بڕیاریدا دەرکەوتنی مەهدی چاوەڕوان کراو بە هەموو موسڵمانان ڕابگەێنێ، شوێنێکی گونجاوتری لە ماڵی پیرۆزی خودا و کەعبەی پیرۆز لە مەککە نەدۆزیەوە. و لێرەوە پلاندانان بۆ چیرۆکی داگیرکردنی کەعبەی پیرۆز دەستی پێکرد. یەکەم هەنگاوی جوهەیمان العوتەیبی دەست بە سەرداگرتنی ئەو 300 کەسە و ڕاهێنان پێکردنیانە لە بیابان. دەستی کرد بە ڕاهێنانیان لەسەر چۆنێتی بەکارهێنانی چەک. وەکو پێم وتی جوهەیمان العوتەیبی 18 ساڵ لە سوپای سعودیا خزمەت دەکا، واتە پێشینەی سەربازی و بیرۆکەیەکی باشی هەبووە لەسەر چۆنێتی بەکارهێنانی چەک. جوهەیمان العوتەیبی بۆ ماوەی 2 مانگ بەردەوام بوو لە مەشق و ڕاهێنانەکانی تا کاتژمێری 0 هات. لە بەرەبەیانی یەکەمی مانگی محەڕەم لە ساڵی 1400 کۆچی کە هاوتایە لەگەڵ ساڵی 2011 زاینی و 1979 زاینی، جوهەیمان لەگەڵ کۆمەڵە 300 کەسەکەیدا هاتە ژوورەوە بۆ نێو حەڕەمی کەعبە و تابوتێکیان لەسەر پشتیان هەڵگرتە بوو. بڕیارە ئەم تابوتانە تەرمیان تێدا بێت بۆ ئەوەی نوێژیان لەسەر بکەن و دوعایان بۆ بکەن. بەڵام لە ڕاستیدا ئەم تابوتانە پڕ بوو لە چەک و تەقەمەنی و یەکەم کەس کە گەیشتە لای کەعبە جوهەیمان بوو. تابوتەکانیان کردە و چەکەکانی ناویان دەرهێنا. پاشان جوهەیمان فەرمانی بە شوێن کەوتوانی کرد کە دەروازە سەرەکیەکانی حەڕەمی کەعبە بە زنجیر و دار دابخەن. زیاتر لە 50,000 نوێش خوێن و حازی لە ناو حەڕەمی کەعبەدا گەماڕۆ درابوون. جوهەیمان لە بەردەم 50,000 نوێش خوێنەکەدا وەستا و بەیعەتی بە محەممەد بن عەبدوڵڵای قەحتانیدا لەسەر بنەمای ئەوەی کە ئەو مەهدی چاوەڕوان کراوە. دوای ئەوە مایکەکەی گرت و داوای کرد لە هەموو نوێش خوێنان کە ئەوانیش هەمان شت بکەن و بەیعەتی پێ بدەن. هەر کەسێک ڕەتی بکاتە و بەیعەتی پێنەدات بەرەنگاری ببێتەوە یان یاخی بێت، چارە نووسی بە دڵنیاییەوە مردنە. ئەو حازی و نوێش خوێنانەی کە لەو کاتەدا لە ناو مزگەوتی گەورەدا بوون بە تەواوی نەیان دەزانی چی بکەن. هەندێکیان دەستیان کرد بە دروشمی ئەڵڵاه ئەکبەر و خۆشی دەربڕین بە بۆنەی دەرکەوتنی مەهدی چاوەڕوان کراو. لە کاتێکدا گروپێکی تر دەیانزانی کە شتێکی هەڵە هەیە، دەیانزانی شتەکان ڕاست نین، بۆیە هەوڵیاندا لە حەڕەمی کەعبە هەڵبێن. بەداخەوە ئەوانەی کە هەوڵی هەڵهاتنیان دەدا جوهەیمان بە تێکدەر و یاخی ناویانی برد و هەمویانی دەستگیر کرد و پاش کاتژمێرێک هەمویانی تیرۆر کرد. حەڕەمی کەعبە کە پیرۆسترین شوێنە بۆ موسڵمانان لەلایەن پیاوی چەکدارەوە دەورە درابوو و ئەم حەڕەمە لە سەرەتادا بە شێوەیەکی ئەندازیاری لەسەر بنەمای ئەوەی کە دەبێتە قەڵایەکی داگیر نەکرا و دیزاین کراوە. ستراتیژترین شوێنی مزگەوتەکەش منارەکانیەتی کە لەسەر هەر منارەیەک پیاوانی چەکداری لەسەر دانرابوو بۆ ئەوەی کەس نەتوانێت نزیکی شوێنەکە بکەوێتەوە. هەر کەسێک سەرکەوت بایەتە سەر لووتکەی منارەکە دەیتوانی تەواوی ناوچەکە ببینێ و ڕێک ئەوە ڕوویدا. باندەکەی جوهەیمان دەستیان بەسەر منارەکاندا گرت و بەچەکەوە لەسەری وەستان. لە ئەنجامدا هەر پۆلیسێک لە حەڕەمی کەعبە نزیک ببوایەتەوە یەکسەر دەبینرا و تەقەی لێ دەکرا. بەڵام دوای ئەوەی ڕووداوەکەش ڕوویدا، ئاسایشی سعودیا هیچ هەواڵێکی لەو چیرۆکەوە نەبوو، لەبەر زۆر هۆکار. یەکێک لەوانە ئەوەیە کە حەڕەمی مەککە لەو سەردەمەدا ئاسایشی کەمتری هەبوو بە پێچەوانەی ئەمڕۆ بوو
هۆکاری دووەم ئەوەیە کە جوهەیمان و باندەکەی بەرەبەیان چوونەتە ناو مزگەوتەکەوە، بەیانیش پاسەوان لەوێ نەبوو و ئاسایشیش ئامادە نەبوو لە شوێنەکە. بەڵام لە کۆتاییدا پۆلیسی سعودیا هەواڵی ئەوەی پێگەیشت کە لە ناو حەڕەمی مەکەدا چی ڕوودەدا. کاتژمێر 7 بەیانیش 2 هێزی پۆلیس لەگەڵ 4 کارمەندی ئاسایش گەیشتنە شوێنی ڕووداوەکە بۆ ئەوی بزانن چی ڕوودەدا و بابەتەکەش بە تەواوەتی چییە. ئەوان هەوڵیاندا لە دەواازەی سەرەکیەوە بچنە ناو حەڕەمی مەکە، بەڵام لە ناکاو فیشەگێکی زۆر ئاراستەیان کرا کە سەرچاوی فیشەگەکە منارەکان بوو و فیشەک بەر هەموو هێزەکان کەوت و 4 کەسیش گیانی لەدەستدا. هەواڵەکە گەیشتە ڕیاضی پایتەخت و وەزیری ناوخۆی سعودیا گەشتێکی بۆ شاری مەکە کرد بۆ ئەوەی لە نزیکەوە چاودێری دۆخەکە بکە. لە نزیک کاتژمێر 10 بەیانی زۆربەی دەسەڵاتدارانی سعودیا دەیانزانی چی ڕوودەدا، بەڵام ڕووبەڕووی 2 ئاستەنگ بوونەتەوە. یەکەمیان ئەوە بوو کە ئەو گروپە چەکدارە لە ناو حەڕەمی مەکەدا بوون. ناوی شوێنەکە حەرامە، بەواتای ئەوەی کە شەڕی تێدا حەرامە. بربەستی دووەم ئەوەیە کە لە 1 محەڕەمدا ئەم ڕووداوانە ڕوویدا. مانگی محەڕەمیش لە ئیسلامدا حەرامە شەڕی تێدا بکرێ. لێرەدا دەسەڵاتدارانی سعودیا خۆیان بەدەست بەند لە بنەماکانی ئاینەکە بینیەوە. لەو مزگەوتەدا شەڕ حەرامە، لە مانگی محەڕەمیشدا شەڕ حەرامە. لە هەمان کاتدا لە ناو مزگەوتەکەش گروپێکی چەکدارت هەیە، خەڵکی بێتاوان دەکوژن و لە هەمان کاتدا ژمارەیان نازانی چەند کەسە، تۆ نازانی چۆن بگەیتە لای ئەوان. دۆخەکە بۆ دەسەڵاتدارانی سعودیا زۆر سەخت بوو. ئەم دۆخەش بۆ چەند ڕۆژێک بەردەوام بوو تا ئەو کاتەی 32 لە زانادیارەکانی موسڵمانان فتوایەکیان دەرکرد کە ڕێگەیان بە هێزەکانی سعودیادا هێرش بکەنە سەر مزگەوتی گەورەی مەککە و مامەڵە لەگەڵ چەکدارانی ناوەوەی بکەن. و ڕاستەوخۆ دوای دەرچوونی فتواکە شەڕ دەستی پێکرد بە چەکێکی زۆرەوە لە منارەکانی دەوروبەری کەعبەدرا لە هەوڵێکدا لەلایەن سوپای سعودیاوە بۆ کوشتنی ئەو چەکدارانەی کە لە سەروی منارەکانەوە جێگیر کرابوون. و لەم کاتەدا فڕۆکە جەنگیەکانی سعودیەش بەسەر کەعبەدا دەسوڕانەوە بۆ ئەوەی ترس و تیرۆر لە دڵی جوهەیمان ئەلعوتەیبی و گروپەکەیدا بچێنن و لە هەمان کاتدا ئەم فڕۆکانە تەقیان دەکرد بە سەریاندا و بەڕاستیش بابەتەکە سەرکەوتوو بوو. زۆرێک لەو چەکدارانەی کە گەماڕۆی حەڕەمی کەعبەیاندا بوو کوژران و لە نێو ئەو کەسانەی کە کوژران محەممەد بن عەبدوڵڵە القەحتانی مەهدی چاوەڕوانکراو بوو کە کوژرا. پرسیارەکە لێرەدا ئەوەیە کە محەممەد بن عەبدوڵڵە بۆچی شەڕی دەکرد و لە ژیانی خۆی ناترسا؟ چونکە ئەو بە شەخسیەت پێی وابوو کە خۆی مەهدی چاوەڕوان کراوە و قەنەعەتی هەبوو کە مەهدی چاوەڕوان کراو بە فیشەک نامرێ. بۆیە لەم شەڕەدا شەڕی دەکرد و شانازی بە خەڵکی دەوروبەری دەکرد کە دەیان بینی مەهدی چاوەڕوان کراو شەڕ دەکا و تەقەی لە فڕۆکەکانی سعودیە دەکرد لە کاتێکدا هیچ کام لە فڕۆکەکان فیشەگیان پێ نەدەگەیشت. بەڵام لە ناکاو محەممەد بن عەبدوڵڵە القەحتانی بە یەکێک لە فیشەکەکانی سوپای سعودیە بریندار بوو و لە ماوەی چەند خولەکێکدا مرد. لە حەوشەی حەڕەمی کەعبە لە مەککە کوژرا و ئەمەش ئیرادەی گروپەکەی جوهەیمان العوتەیبی لاواز کرد، چونکە دەیانزانی کە هەڵەن و ئەو کەسەی لەگەڵیاندا بوو نە مەهدی بوو نە چاوەڕوان کراویش بوو. ئەوان دەیانزانی کە هەموو چیرۆکەکە پلانێکی جوهەیمانە بۆ ڕووخاندنی پاشاکانی سعودیا و لە هەمان کاتدا کە ئیرادەی گروپەکەی جوهەیمان کەم بووەوە ئیرادەی سوپای سعودیە زیادی کرد و دەستیان کرد بە هێرشکردنە سەر مزگەوتی گەورە بە ئۆتۆمبیلی زری پۆش. زری پۆش لە بنەڕەتدا تانکە بەڵام بچووکترە و ئەوە بوو شەڕەکە لە سەرەتا زۆر قورس بوو. بەڵام لە خاڵێکی دیاری کراودا جوهەیمان و گروپەکەی بۆمبی مۆلۆتۆڤ و بەتانی تەڕکراوی بەنزینیان فرێدایە سەر سوپای سعودیا و توانیان زری پۆشەکان و ئەوانەشی لە ناو زری پۆشەکە بوون هەر هەمووی بسووتێنن و دواتر سوپای سعودیا زری پۆش و سەربازەکانی بینی کە دەسووتێن پاشە کشەیان کرد و لە حەڕەمی مەککە کشانەوە. پاشان هەواڵێک لە سەرانسەری جیهانی عەرەبی و ئیسلامیدا بڵاو بوویەوە کە گروپێکی چەکدار گەماڕۆی مزگەوتی گەورەی شاری مەککەیان داوە و کەعبەشیان داگیر کردووە، ئەو شوێنەی کە موسڵمانان بۆ نوێژکردن ڕووی لێ دەکەن و قیبلەی موسڵمانانە. دەسەڵاتدارانی سعودیا دڵنیان نەبوون لە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ بارودۆخەکەدا، بۆیە سعودیا خۆی لە دۆخێکی شەرمەزار کردا بینیەوە و داوای هاوکاری لە فەڕەنسا کرد. فەڕەنسا ڕەزامەندی دەربڕی لەسەر پێشکەشکردنی هاوکاری بۆ سعودیا.
گروپێکی نوخبەی هێزی تایبەتی فەڕەنسا بۆ بەڕێوەبردننی قەیرانەکە ڕەوانەی سعودیا کران، بەڵام سەربازە فەڕەنسیەکان غەیرە موسڵمان بوون، بۆ چوونە ناو شاری مەککە قەدەغە کران، بۆیە ژوورێکی ئۆپەراسیۆنیان لە ناوچەیەکی دوور لە مەککە دانا، ژوورێکی ئۆپەراسیۆنیان لە تەیف دانا و دەستیان کرد بە داڕشتنی پلانێک بۆ هێرشکردنە سەر مزگەوتی گەورە و پاکردنەوەی لە جوهەیمان العوتەیبی و گروپەکەی. یەکەم شت کە دەبوو بزانن ئەوە بوو کە جوهەیمان و گروپەکەی لەکوێن. حەڕەمی مەککە گەورە بوو، بۆیە دەبوو بە تەواوی بزانن لەکوێن. سەربازە فەڕەنسیەکان بە بەکارهێنانی ئامێرێکی دیاریکردنی بوومەلەرزە توانیان شوێنی جوهەیمان و گروپەکەی بدۆزنەوە. هەروها توانیان بزانن کە ڕێژەیەکی زۆر لە گروپەکەی جوهەیمان لە کاتی شەڕەکانی لەگەڵ سوپای سعودیا کوژراون و ئەوەی لیان ماوەتەوە ڕێژەیەکی زۆر نییە. لەسەر بنەمای ئەم زانیاریانە فەڕەنسیەکان توانیان پلانێکی خێرا دابڕێژن. پلانی فەڕەنسا ئەوە بوو کە هێزەکانی سعودیا دەمامکی ژەهراوی ببەستن و بسنە ژوورەوە و کون لە حەوشەی حەڕەمی مەککە هەڵکەنن و پاشان گازی ئیفلیسکەریان تێبکەن. پلانێکی زۆر زیرەکانە بوو، ئامادە بوو بۆ جێبەجێکردن. لە یەکێک لە ڕۆژەکانی ساڵی 1970 هێزەکانی سعودیا دەستیان بە هێرشکردنە سەر گروپەکەی جوهەیمان العوتەیبی کرد. هێزەکانی سعودیا توانیان بسنە ناو مزگەوتی گەورە و چاڵ لە حەوشەی مزگەوتەکە هەڵکەنن. بەدەست هەڵیان دەکۆڵی تا نێنە دەرەوە، چاڵەکەیان لە حەوشەی حەرام هەڵکەند و 7 تەن گازی ئیفلیسکەریان فڕێدایە ناوی. هەر کە بوونی ئەم گازە هەڵمژرا، هەر پاڵەوانێک کە توانای جوڵەی هەبوایە ئیفلیزی دەکرد و هێزەکانی سعودیا دەست بە جێچوونە ژوورەکانی ژێر کەعبە و توانیان جوهەیمان و 63 کەس کە لەگەڵی دابوون دەستگیر بکەن. دەسەڵاتدارانی سعودیا کوژرانی 200 سەربازی سعودی و 26 نوێش خوێن و زیاتر لە 200 تیرۆریستی گروپی جوهەیمانیان ڕاگەیان. دوای یەک مانگ لە ڕووداوەکە دەسەڵاتدارانی سعودیا 63 ئەندامی گروپەکەی جوهەیمانیان لە سێدارەدا و جوهەیمان العوتەیبی یەکەم کەس بوو کە لە سێدارەدرا. چیرۆکەکە لێرەدا کۆتایی هات لە ناو ڕەشەبایەکی گەورەی میدیادا و لە بیر کرا تا ئەمڕۆ. تا 2 ساڵ لەمەوبەر بەڵگە نامەنهێنیەکانی فەڕەنسا بڵاو کرانەوە. لەم بەڵگە نامانەدا باز لەوە دەکرا کە سوپای فەڕەنسا بەشداری لە ڕزگارکردنی کەعبەی پیرۆزدا کردووە. هەروەها سەربازی فەڕەنسی هەبووە کە چوونەتە ناو مەککە. هەروەها ئەم بەڵگە نامانە پێچەوانەی چیرۆکی فەرمی سعودیان. میدیای فەرمی سعودیا پێیان ڕاگەیاندین کە 200 سەربازی سعودی لەگەڵ 200 چەکداری جوهەیمان گیانیان لە دەستداوە و تەنها 26 نوێش خوێن لەو نێوەندەدا گیانیان لە دەستداوە. بەڵام ئەم بەڵگە نامانەی فەڕەنسا خۆیان دەدوێن. بەڵگە نامەکانی فەڕەنسا باز لەوە دەکەن کە لە ناو حەڕەمەکەدا زیاتر لە 5000 کەس گیانیان لە دەستداوە کە زیاتر لە 3000 کەسیان نوێش خوێنی مەدەنی بوون. بەڵام ئەو کەناڵەی کە ئەو بەڵگە نامانەی بڵاو کردوتەوە ئەلجەزیرەیە و لەو کاتەشدا ئەلجەزیرە هەڵمەتێکی ڕوونی بۆ شێواندنی وێنەی سعودیا بەڕێوە دەبر، بۆیە ناتوانین 100% متمانە بە قسەکانیان بکەین. بەڵام پێویست بوو لەسەر من هەموو زانیاریەکانتان بۆ بگوازم. لێرەشدا گەیشتنە کۆتایی ڤیدیۆکەمان. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێری بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا و لە بیرشە نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکە ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشی سبسکرایبەکەش چالاک بکەن و دووبارە و سێبارە سوپاس بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.